سلام و رئیس حوالن هجا حوالن تورن جواکی سوشیال میدیا ایدا ام اگمی ستاف گلی کردستان مقصد آرام استر دافاز خدا نتوان شقا بریار بوکو خربابون اکی بکنو هندای گازنده هبون اما که ستاف گلی کردستان شوین بس دافاز گتواب گهینین پلیس پارێزگا هاتوو که کۆمەکە پۆلیسە بمەوەر هاتن شتێت مەش مەستاندن و مۆبایلا من ژیشکۆن ئەوە شاشە مۆبایلا من هەیە 4-5 پۆلیسێکی بمەوەر هاتن مۆبایلا من ژیشکۆن یعنی ئەوە تەسەڕوفە پۆلیسە بەرامبەر ڕاگەهاندنێ تنێ مەدبیە دەنگێ وان وڵاتیە بگەهێنین بزانین داخوازیەتەوە چ هەلسەر شقێتوان یعنی ئەگەر 4 مرۆڤ گەشتنەیەک پۆلیسێت پارێزگا هاتوو کە ئاوستاف سەیرە ڕاگەهاندنێ تینن بەری هەمیە بری بسری خالکوی وی خالکی ناراضی بینن و هم نزانی کارچم خدا نشقاشی کرد چنکی نه العمل ویری بین من ندید مزانی کو همی لیک کن وگر بون گوت ور نشدر و بس هم نزانی کارچ لیکرن اوه برپرسی وایش کندی اوه او یوا پلیس تاول ویری ده پلیس تهابون یعنی بینشش که موار هاتن بس تحتی برپرسیوات شل موبایل مکر اوه راگهاندنه از کار راگهاندنه پیدا کن یعنی پارێزگا هاتوو که وکی کوریا شیمالی ها لگیری کیم جون اونی